ئایا دروزەکان کێن و پەیوەندیان بە کوردەوە چییە؟ لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە تایبەت. لەم ڕۆژانەدا ڕۆژاوای کوردستان و سووریا و بوون بە سەردێڕی هەواڵەکانی جیهان لە تەکیدا دروزەکانیش بە هەمان شێوە و زۆرجار دروزەکانە بینین کە ئاڵا ڕەنگە و ڕەنگەکان هەڵدەکەن و لە ناویشماندا زۆرجار دەڵێن کە گوایە ئەوان کوردن، بەڵام لە دەرەوەی ئەڵێندا بابزانین دروزەکان چێن، ئاینەکەیان چۆنە و مێژویان چۆنە، هەروەها بزانین پەیوەندیان بە کوردەوە چییە؟ لە سەدەی 11 زاینیدا چەندین گروپی هزری و ئاینی لە ناو میسردا هەبوون. ئەو کات میسر ناوەندێکی گرنگی فکری بوو. لەوێ فاتمیەکان حکومڕان بوو. بەڵام لەژێر باڵی فاتمیەکاندا بۆچوونەکانی یەکڕەنگ نەبوون، بەڵکو چەندین بۆچوونی جیاواز هەبوون. لە ڕاستیدا لەژێر باڵی عەباسیەکانیشدا بەو شێوەیە بوو. کورد لەو سەردەمەدا کاریگەریان لە میسر و شامدا گەورە بوو. ئەو کاریگەریە هزری و سەربازیش بوو. هەل لەبەر ئەوە بوو ئیبن سالار یان کوڕی سالار لە ساڵی 1049دا بوو بە وەزیری دەوڵەتی فاتمی. دەوڵەتی فاتمی هەرچەندە دەوڵەتێکی شیعی بوو، بەڵام کوڕی سالار شافعی کورد بوو. ئەو یەکەم جار سەرکردەی سەربازی بوو لە سوپای خەلیفەی فاتمیدا. دواتر بە پلەکانی دەسەڵاتدا سەرکەوت و نزیکی 20 ساڵ پێش سەلاحەدینی ئەیوبی ئەو بوو بە وەزیری دەوڵەتەکە. خەلیفە کە تەمەنیشی کەم بوو، دەسەڵاتێکی سمبڵی هەبوو. دەسەڵاتەکە زیاتر لای کوڕی سالاری وەزیری کورد بوو. واتە کورد لە میسر پێش سەلاحەدین و دەوڵەتی ئەیوبی لە دەسەڵاتدا بوون. لەم بەرنامەیەدا لەبەر سنووری کاتەکە نامانوێت بگەڕینەوە بۆ سەردەمی دێرینتر کە سەردەمی هەزەبانیەکان بوو. ئەوان 2000 ساڵ لەمەوبەر دەسەڵات و کاریگەریان گەشتبووە میسر. ئێمە دەمانەوێت لە چوارچێوەی باسی دروزەکانە بمێنینەوە. لە هەمان کاتدا بە مەبەستی تێگەیشتن لە سەرەتای ڕووداوەکان ویسمان ڕۆڵی کورد و کاریگەریان لە وڵاتەدا بخێنە ڕوو. سەرەتای دروزەکان بە کەسێک دەست پێ دەکات لە ناو میسر بە ناوی محەممەدی دروزی. ئەم پیاوە لە سەدەی 11هەمی زاینیدا ژیاوە و زۆر سەبارەت ڕەگ و ڕیشەی نازانێت. بەڵام کرۆکی بانگەشەی ئەو لە ئاینەکەدا کە بەرچاو بووە ئەوە بوو کە لای ئەو خەلیفەی فاتمی حەکیم شێوەی خودا بووە لەسەر زەوی. واتە بیرروبڕوای خوداوەندی خەلیفە حەکیمی فاتمی هێناوەتە ئارەوە. ئەم ڕوانگەیە لەگەڵ هێڵی گشتی فکری ئاینی میسردا نەدەگونجاو بوو بە هۆی هەندێک پشێوی. محەممەدی دروزی خۆشی کەسێکی خۆ دەرخەر بووە و خەلیفەی فاتمی لێی ڕازی نەبووە. لەبەرەوە خەلیفەی فاتمی حەکیم بەپێی هەندێک سەرچاوە خۆی بڕیاری کوشتنی محەممەدی دروزی لە ساڵی 1990 بۆ 2020دا داوە. ئەوەش بە ئامانجی هێورکردنەوەی ئەو مشتومڕەی کە ئەم کەسایەتیە لە میسر دروستی کرد. لە دوای کوشتنی محەممەدی دروزی هەمزەی کوڕی عەلی زۆزانی ئاینەکەی گرتە دەست. هەمزە پێشتریش کاتێک کە محەممەدی دروزی لە ژیاندا بوو شان بەشانی ئەو لەسەر داڕشتنی ئاینەکە کاری دەکرد، بەڵام هاوڕای نەبوو. دوای کوژانی محەممەدی دروزی دروزیەکان زۆربیان خۆیان لە ڕێچکەی محەممەدی دروزی دوورخستە و هەمزەی زۆزانیان کرد بە سەرکردە و دامەزرێنەری ئاینەکە. هەر لەبەر ئەوەیە کە ئەمڕۆ لەناو دروزیەکاندا زۆزانی بە دامەزرێنەر و ئیمامی گەوریاندا دەنرێت. سەر ڕایەوەی کە دروزیەکان خۆیان لە محەممەدی دروزی دوورخستەوە، بەڵام پاژناوی ئەو دروزی بوو بە ناوی پەیڕەوانی ئاینەکە و ئەمڕۆ بەو ناوە دەناسرێن. هەمزەی زۆزانی ئاقلانی تر ئاینەکەی بەرەو پێشەوە برد و ئەو پەیوەندی لەگەڵ خەلیفە حەکیمی فاتمیدا زۆر باش بوو. زۆزانی بە هەمانگی لەگەڵ ئەودا هەنگاوەکانی دەنا. ئەو پایەکانی ئاینەکەی دانا و لە نێوان ساڵی 1970 تا 1921 بەردەوام بوو.
دواتر لە پاژەوەی کە خەلیفەی فاتمی بە شێوەیەکی گومانایی لەناوبرا، دروزەکانیش کە پشتگیری حەکیمیان هەبوو کەوتنە بەر شاڵاوی خەلیفەی فاتمی نوێ. ئیتر هەمزەی زۆزانی داوای لە پەیڕەوانی ئاینەکە کرد کە خۆیان کەس بکەن و ئەوانیدایە دەست سەرکردەی دوای خۆی. هەندێک دەڵێن چووەتە شوێنی جیاواز و کوژراوە و هەندێک دەڵێن دیار نەما. بەگشتی کۆتایی ژیانی مشتومڕی لەسەر. بەڵام چەند نووسینێکی بۆ ئەوان بەجێهێش کە بوون بە بناغی فکری ئاینەکە و چوارچێوەی ڕێکخستی. گرنگترینیان نامەکانی حکمت یاخود ڕەسائل الحکمە بوو. وەک بینیمان هەمزەی زۆزانی دامەزێنەری ئاینەکە بووە. بەڵام هەر لە سەرەتاوەم ئاینە ڕوبەڕووی دژایەتیەکی گەورە بوو، تەنانەت هەوڵی ڕەشەکوژی پەیڕەوانیشی درابوو. لەبەرەوە بە ئامانجی خۆپاراستن زۆر ڕووی ئاینەکە بە نهێنی لە خەڵک هێڵرایەوە. بەو جۆرە ئاینەکە هەرچەندە لە سەرەتادا ئاینی بڵاوکردنەوە بوو، بەڵام دواتر بڵاوکردنەوەی ڕاگیرە. زۆر ڕووی ئاینی دروست تا ئەمڕۆ بە نهێنی هێڵراوەتەوە، بەڵام هەندێک ڕووی تریشی ئاشکرا. بۆ نمونە بناغی ئاینەکە دوونادونە کە لەگەڵ ئێزدی و یارساندا یەک دەگرێتەوە. ئەوان پێیان وایە کە لەش دەمرێ دەنا ڕۆح دەگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەم بۆچوونە لە ناو ئێزدیەکاندا بە کراسگۆڕین دەناسرێ و لای دروزەکان وشەی تەقەموسی عەرەبی بەکاردێنن کە ماناکەی دەبێتە کراس یاخود پۆشاک لەبەرکردن، کە بەنزیکی هەر هەمان مانای کراسگۆڕینی ئێزدیەکانی هەیە. ئەوەی کە خوداوەند لە جەستەی کەسێکدا دەردەکەوێت، ئەو لایەنەشیان هاوبەشە لە تەک ئاینی ئێزدی و یارسانیدا و ئەوانیش هاوشێوەی یارسان و ئێزدی زۆر لاینی ئاینەکان باشارەوەی هێشتۆتەوە. کللتوری دیارنەمانی کتوپڕی کەسایەتیە ئاینیە مەزنەکانی دروزەکان بۆ نمونە زۆزانی لە ناو یارسانەکانیشدا تۆماری هەیە، لەوانە شاخۆشین. هەروە سەردانی شەخص و جەمیشیان هاوشێوەی یارسانەکان هەیە کە ئەوان بە خەڵوەت ناوی دەهێن و لە ئێوارەی پێنجشەمماندا لای ئەوان بەڕێوە دەچێت. هەروەها زۆربەی پیاوە ئاینیەکانیان و ئەو کەسانی کە پابەندی ئاینین هاوشێوەی یارسانەکان سمێڵ دەهێڵنەوە و هەندێکیان ڕیشیشی لە تەکدا دەهێڵنەوە. هەروەها سمبڵی ئاینەکە ئەستێرەیەکی پێنجلای ڕەنگاوڕەنگە و بۆچوونی جیاوازی لەسرە. هەر هەمان ڕەنگەکانی ئەستێرەکە لەسەر ئاڵاکەیان هەیە کە شین، سپی، زەرد، سەوز و سوورە. دروزەکان کاریگەری بەرچاویان لەسەر مێژووی ناوچەکە بووە. ئەوان لەو شوێنانەی کە تێیدا بوون و دەکەوێتە نێوان سووریا و ئیسرائیل و لوبنان ڕۆڵی گەوریان لە ڕووداوەکاندا هەبوو. جا بوو ئەوەی لەو ڕۆڵ و کاریگەریە بگەین دەبێت ئاشنای مێژووی دروزەکان ببین. وەک لە سەرەتایی بەرنامەکەدا ئاماژەی پێکرا، ئەوان نزیکی 1000 ساڵ لەمەوبەر لەلایەن هەمزەی زۆزانی و بناغی ئاینەکان داڕێژراوە. بزوتنەوەکە لە سەرەتادا وەک ئاینێکی نوێ تووشی چەند کێشەیەک بوو. ئەوان لەلایەن فاتمی و سونیەکانیشەوە دوژمنایەتی دەکران، لەبەرەوە دەبوو خۆیان لەگەڵ ئەو هەلومەرجە سەختە بگونجێنن. دروزەکان پێش میسر لە ناوچەکانی لوبنان، سووریا و ئیسرائیلدا هەبوون و دواتریش گەڕانەوە بۆ ئەوێ. ئەوان لە ناوچەکانی جەبەل لوبنان لە لوبنانی ئەمڕۆ و لە جەبەل دروس لە سووریای ئەمڕۆ لە جۆلان و جەلیلیش کە ئەمڕۆ لە ئیسرائیلدایە دەرکەوتت کە هەموو ناوچەکە بە شام دەناسرا. هەموو ئەم ناوچانش کە ئەوان تێدا بوون بە گشتی ناوچەی چیایی و بەرزایی بوون. لە سەردەمی ئەیوبیەکاندا ئەوان لە ناوچەی خۆیان مابوون، بەڵام وردەکاری پەیوەندیان لەگەڵ ئەیوبیەکان و ڕۆڵیان لە سەرچاوەکاندا ڕوون نییە و شتێکی ئەوتۆ سەبارەتیان نازانێت. دیارە وەک میر و دەسەڵاتداری کورد ڕۆڵیان لە دەوڵەتەکەدا هەبوو. دواتر کە مەملوکەکان شامیان گرت، هەوڵیاندا ئەوان بخەنە ژێر ڕکێفیانەوە، بەڵام ئەوان شەڕکەر بوون و خۆیان نەدا بەدەستەوە، لەبەرەوە بە نیمچە سەربەخۆیی لە ناوچەکانی خۆیاندا حکومڕان بوون. لە سەدەی 16 و 17ەوە میرنشینی دروزەکان لە جەبەل لوبناندا میرنشینێکی بەهێز بوو لە ناوچەی خۆیاندا. هەرچەندە شام بەگشتی عوسمانیەکان حکومڕانیان دەکرد، بەڵام دروزەکان بە نیمچە سەربەخۆیی مابوونەوە و هێزی سەرەکی ئەو ناوچەیە بوون. سەردەمی ترۆپکی بەهێزی ئەوان لەژێر سای میرێکیان بوو بە ناوی فەخرەدینی دووهەم
کە لە ساڵی 1585دا لەدایک بوو. ئەم میرە میرنشینەکەی زۆر بەهێز کرد و ناوچەیەکی گەورەی لوبنانی حکومڕانی دەکرد. ئەمجا پەیوەندی لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانی وەک ئیتالیا، فەرەنسا و پاپای فاتیکان و چەند دەوڵەتێکی تر دروست کرد. ئەو سوودی لە ئەوروپیەکان بینی لە کاری بیناسازی و پتەوکردنی لایەنی ئابووری میرنشینەکەدا. ئابووری میرنشینەکەی بەرەو پێشەوە برد و لە ژێرسایەی حکومڕانی ئەودا موسڵمان و دروز و کریستیان دەژیان. بەهێزی میرنشینەکەی و پەیوەندی لەگەڵ ئەوروپیەکاندا بوو بەمای نیگەرانی عوسمانیەکان. بۆیە لە ساڵی 1613دا عوسمانیەکان هێرشیان کردە سەر میرنشینەکەی و لە ئەنجامدا ئەو هەڵهات بۆ ئیتالیا و 5 ساڵ لەوێ مایەوە و دواتر گەڕایەوە بۆ لوبنان. سربەخۆیی میرنشینەکەی فەخرەدین عوسمانیەکانی تووڕە کردبوو. دواتر دوای شەڕێکی زۆر توانیان دەستگیری بکەن و لە ساڵی 1635دا لە ئەستەمبول لە سێدارەدرا. ئەمڕۆ فەخرەدین بە دامەزرێنەری بناغی دەوڵەتی لوبنانی نوێدانەرێت. ئەوە جگەلەوەی بڕوای دروزەکانی بەخۆیان زیاد کرد لە کاریگەری و حکومڕانی لە ئاستی نێودەوڵەتیدا. بەڵام کێشەی نێوان دروزەکان و عوسمانیەکان بە لە سێدارەدانی فەخرەدین کۆتایی نهات، بەڵکو دواتریش بەردەوام بوو. لە سەدەی 20دا بنەماڵی ئەترەش کە دروزی بوون هەمیژە دژی عوسمانیەکان لە جەنگدا بوون. دواتریش کە فەرەنسیەکان حکومڕانی سووریایان گرتە دەست، سوڵتان ئەترەش بوو بە سەرکردەی گەورەی شۆڕشی سووریا دژی فەرەنسیەکان. دوای سربەخۆیی سووریا، سوڵتان ئەترەش وەک پاڵەوانی نیشتیمانی لە وڵاتی سووریا مامەڵەی لە تەکدا دەکرا. بەو جۆرە سوڵتان ئەترەش گەورەترین و بەهێزترین کەسایەتی سووریا بوو لە دژی فەرەنسیەکان و بەگشتی دروزەکان ڕۆڵی سەرەکیان لە مێژی سووریا و لوبناندا هەبووە، نەک عەرەبەکان. لە دوای دروستبوونی دەوڵەتە نوێکانی سووریا و لوبنان و ئیسرائیل، دروز لە لوبناندا بە سەرکردایەتی جانپۆڵادەکان بوون بە هێزی گرنگ لە وڵاتەدا. کەمال جانپۆڵاد و دواتریش دوای مردنی کوڕەکەی وەلی جانپۆڵاد ڕۆڵی گەورەیان هەبوو لە گۆڕەپانی سیاسی لوبناندا و ئەم ڕۆژوەلیت هێشتا ئەو ڕۆڵەی لە لوبناندا ماوە. بەو جۆرە دروزەکانی لوبنان و سووریا لە 500 ساڵی ڕابردوودا ڕۆڵی سەرەکیان لە ڕووداوەکانی ناوچەکەدا بینیوە و ئەوان هەمیشە ویستویانە بە سربەخۆیی و تایبەتمەندی خۆیان بژین و بێنەوە. لە ڕاستیدا ئەو ڕۆڵی ئەوان لە ناوچەکەدا بینیوانە هەرگیز عەرەبەکان ئەو ڕۆڵیان نەبینیوە. هەرچەندە لە سەدەی 20ەمەوە ناوچەکە بەهۆی سیاسەتی کۆلۆنالیزمەوە بە عەرەبی دەناسرێت و ڕۆڵێکی درۆینە بۆ عەرەب دروستکراوە کە لە مێژوودا نەبووە. جگەل لە دروزەکانی لوبنان و سووریا، دروزەکانی ئیسرائیل کە لە جەلیل بوون بە هاوڵاتی وڵاتەکە و وەک هاوڵاتیەکی ئیسرائیل خزمەتی سەربازیش دەکەن. بەڵام ئەوانەی جۆلان لە نێواندا ماونەتەوە و هەلومەرجی ژیانیان هاوشێوەی هەلومەرجی ناوچەی جۆلانە کە هێشتا بە تەواوی یەکلا نەکراوە. لە ئوردونیش ژمارەیەکی کەم دروست هەیە، بەڵام بەهۆی کەمی ژمارەیان کاریگەری ئەو تویان نییە. ئەمەی کە باسکرا مێژوویەکی سادەی دروزەکان بوو، ئەوەی کە ڕوونە میری دروزەکان ڕۆڵێکی گەورەیان لە ناو کۆمەڵگەکەی خۆیان و لە مێژووی ناوچەکەدا هەبووە. ئێمە لەم بەرنامەیەدا ئاماژە بە دوو بنەماڵەی میرانی دروزەکان دەکەین، ئەوەش لەبەرەوەی لە سەرچاوە مێژوویەکاندا وەک دوو بنەماڵەی میرانی کورد مامەڵەیان لە تەکدا کراوە. لە ناو دروزەکاندا کۆمەڵێک بنەماڵی میری دەسەڵاتدار هەبوون کە کاریگەریان لەسەر ژیانی دروز و ناوچەکە هەبووە. یەکێک لەوانە بنەماڵەی جانپۆڵادە. خۆشبەختانە سەرچاوی لوبنانی پێش سەدەی 20ەم هەیە لەسەریان کە ئاماژە بەوە دەکات ناوەکەیان لە بنەچەدا جانپۆڵاد بووە و بە عەرەبی کراوە بە جونپۆڵات. ناوەکە کوردیەکی ڕوونە کە مانای جانپۆڵاد دەدات. هەرچەندە ئەوان لە نزیکی ساڵی 1600ەوە مێژویان تۆمار کراوە، بەڵام بنەچەی خۆیان گەڕاندۆتەوە بۆ بنەماڵی ئەیوبی کورد و باپیرەی گەورەیان ناوی جانپۆڵادی کورد بووە. بەپێی سەرچاوە لوبنانیەکان، حکمی جانپۆڵادەکان سەرەتا لە حەلەبدا بوو. هەندێک لە بنەماڵەکە لە ئەستەمبوڵیشدا دەسەڵاتدار بوون. لە ڕابردوودا زۆربەی کات حەلەب بەدەست کوردەوە بوو و ئەوە لە پێش ئیسلام و لە دوای ئیسلامیش بەو جۆرە بووە. لە سەردەمی نوێتردا خێزانەکە دەسەڵاتیان گوێزراوەتەوە بۆ جەبەل لوبنان یا چیای لوبنان و
لە سەردەمی عوسمانیدا کاریگەری زۆریان هەبوو. دواتر لە سەدەی 20دا کەسایەتیشیان بە ناوی کەمال جومبوڵات پارتێکی دامەزران کە کاریگەری سەرەکی لە گۆڕەپانی سیاسەتی لوبناندا هەبوو. دواتر لە ساڵی 1970دا کوژرا و وەلیدی کوڕی دوای ئەو شوێنی گرتەوە و ئەم ڕۆژ هەر کاریگەری ماوە. بنەماڵەکە ئاماژیان بە کوردبوونی خۆیان کردووە و وەلید جانپۆڵات بە تایبەت سەردانی میری ئیزیدیانی لە لالشت کردووە. بەپێی هەندێک سەرچاوە میر تەحسین بەگ و وەلید جانپۆڵات هەردووکیان دەگەڕێنەوە بۆ بنەماڵی جانپۆڵاتە کوردەکان. ئەمە جارێکی تر هاوڕەگەزی دروزەکان لەگەڵ نەتەوەی کورد و هاو ئاینیان لەگەڵ ئاینە کوردیەکان دووپات دەکاتەوە. بنەماڵی دووهەم ئامادیەکانن. ئەوانی ژوەک جانپۆڵاتەکان لە سەرچاوەکاندا بە کورد ناویان هاتووە. بەپێی سەرچاوە لوبنانیەکانی پێش سەدەی 20م باپیرەیان لە ئامێدی کوردستانەوە چوون بۆ لوبنان و دواتر ئەوانیش لە ناوچەی چیای لوبنان بوون بە حکومڕان. بنەچەی ناوەکەشیان بەپێی سەرچاوە لوبنانیەکان گەڕێنراوەتەوە بۆ شارۆچکەی ئامێدی لە باشووری کوردستان بێ ئەوەی کە بنووسرێت کەی چوونەتە لوبنان. چەند بنەماڵێکی تری دروزی گرنگ و حکومڕان لە ناویاندا هەیە. بۆ نمونە بنەماڵی ئەترەش کە هەندێک ناوەکەیان دەگەڕێنەوە بۆ ئەتروشیەکانی باشووری کوردستان، بەڵام بەڵگەنامەی ڕوون لەسەر ئەوە نییە. ئەوان بەهۆی هەلومەرجیانەوە زۆربیان خۆیان دەگەڕێنەوە بۆ بنەچێکی عەرەبی کە دواتر زیاتر ئاماژە بەم بابەتە دەکەین. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، دروزەکان هاوشێوەی ئێزیەکان و تا ڕادێکیش یارسانەکان زۆر ڕووی ئاینەکان بە نهێنی هێشتۆتەوە. بۆ نمونە لە ناو ئێزیەکانە هەردوو پەرتووکی مەسحەفا ڕەش و جیڵوە بە نهێنی هێڵرابووە تا دواتر ئەوروپیەکان توانیان بە ڕێگای تایبەت بەدەستی بێنن. لە ڕاستیدا لە ناو دروزەکانیشدا چەند پەرتووکێکی هاوشێوە هەیە. دروزەکان کۆمەڵێک پەرتووکیان هەیە. گرنگترینیان نامەکانی حکمت یاخود ڕەسایل الحکمت کە هەمزەی زۆزانی و چەند کەسێکی تردایان ناون و کرۆکی فکر و فەلسفەی ئاینەکە لەخۆ دەگرێت. هەروەها پەرتووکی ئەنقطەوە دائیرە واتە خاڵ و بازنە کە هەندێک لە هێماگەردونیەکانی دروست لەخۆ دەگرێت و هەندێک بە بەرهەمی هەمزەی زۆزانی دادەنێن و چەند پەرتووشێکی تریشیان هەیە. بەگشتی ئەم پەرتووکانە بە قسەی خۆیان تەنها ژیرەکان کە ئەوان بە عوقال ناویان دەهێنن دەتوانن بیان بینن، واتە هەموو دروزێک بۆی نییە بیان بینێ. ئەوەش بە ئامانجی پاراستنی زانیاریەکانێتی لە خەڵکی دەرەوە. هەرچەندە لە ڕێگای جیاوازەوە هەندێک هەوڵ دراوە بۆ ئاشکراکردنیان، بەڵام گومان لەسەر ئاشکراکردنیان هەیە. بەگشتی ئەوان پەرتووک و ڕێو ڕەسمە ئاینیەکانیان بەنهێنی هێشتوتەوە و سەر ڕای دەرکەوتنی بەشێک لە پەرتووکەکانیان. لەم بەرنامەیەدا زۆر ڕووی ئاینەکە و کەسایەتی و میرەکان ئاماژەی پێکرا. سەرراوەی دوو لە بنەماڵەی میرە دروزەکان لە سەرچاوەکاندا بە کورد تۆمارکراون، بەڵام ئێمە دەمانێت بزانین دروزەکان بە گشتیکەن لەبەرەوەی ئەوە ئامانجی سەرەکی ئەم بەرنامەیە بووە. ئێمە دەمانەوێت لە دەرەوەی قسە و ئەڵێنی خەڵکدا کە دەشێت بۆ مەبەستی تایبەت بەکاربێت بزانین دروستەکان چێن. بۆ مەبەستە ئێمە سوود لە زانستی بۆ ماوەی یاخود دیێنەی دەبینین. خۆشبەختانە لەم ساڵانەی دواییدا زانستی بۆ ماوەی زۆر پێشکەوت و زۆر لایەنی شاراوەی خەڵک و گروپە جیاوازەکان کەوتۆتە ڕوو. گرنگی ئەم زانستە بۆ هەندێک گروپ گرنگترە لەبەرەوەی پەیڕەوانی ئاینە شاراوەکانی وەک دروست زۆر جار هەوڵی هەمەجۆر دەدەن بۆ شاردنەوەی ڕاستیەکان و دروستکردنی چیرۆکێکی جیاواز. ئامانجیش لەم چیرۆکانە ئەوەیە کە خۆیان لە مەترسی بپارێزن و بەردەوامی بە خۆیان بدەن. ئەوان لە سەرەتای دروستبوونیانەوە لەژێر هەڕەشەی لە ناوچووندا بوون، لەبەرەوە هەموو ڕێگەیەکیان گرتووەتە بەر بۆ خۆپاراستن و ئەوەش مافی سەرەتایی مرۆڤە. یەکێک لەو توێژینەوە هەمەلایەنانی کە لەسەر دروزەکان کراوە لە ساڵی 2016دا ئەنجام دراوە. توێژینەوەکە لەلایەن 4 توێژەرەوە ئەنجام دراون کە سەر بە زانکۆکانی بەریتانیا و ئەمریکا و وڵاتی هەندن.
ئەنجامی لێکۆڵینەوەکە ڕاگەیاندراوە بەوەی کە لە ڕووی بۆ ماوەیەوە دروزەکان پەیوەستن بە خەڵکی زاگرۆس بەگشتی و بە تایبەتی ناوچەی دەوروبەری دەریاچەی وان و چیاکانی نێوان باکوور و باشووری کوردستان. سەیرەکە لەوەدایە زاگرۆز وڵاتی کوردە و بە تایبەت دەوروبەری وان لە سەرەتای شارستانێتەوە بە کوردەوە گرێدراوە. سەرڕایەوە ئەم توێژینەوەیە هیچ ئاماژە بە کورد ناکات. وەک لە ڕێگای ئەم توێژینەوەیە بۆمان دەرکەوت، دروزەکان لە ڕووی بۆ ماوەیەوە خەڵکی ناوجەرگەی خاکی کوردستان. بەڵام ئەم توێژینەوەی هاوشێوەی زۆربەی ئەو توێژینەوانەوەی کە لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت کورد نابینێت و هەوڵی سڕینەوەی دەدات لە توێژینەوەکەدا. سەرڕایەوە ناوی دامەزرێنەری ئاینەکە هەمزەی کوڕی عەلی زۆزانی جارێکی تر بابەتەکە پژڕاست دەکاتەوە و زانیارێ بۆ ماوەکانی توێژینەوە کەشت یەکلا دەکاتەوە. ئێمە پێشووتر ئاماژەمان کرد بە هەمزەی زۆزانی کە دامەزرێنەری ئاینەکە بووە. بە پێی ناوەکەی ئەو زۆزانی بوو و لە دایکبووی میسر نەبووە. کەچی هەموو سەرچاوەکان بێ هیچ بەڵگەیەک زۆزان دەبەستنەوە بە شوێنێک لە خوراسان. لە کاتێکدا وەک بینیمان ئەوان بە DNA خەڵکی چیاکانی زاگرۆس بەگشتی و نێوان باکووری کوردستان و باشووری کوردستانن. تەنانەت زۆرینە هەوڵ دەدەن کە بە زەوزەن بینوسن لە بری زۆزان. بە پێی توێژینەوەکەی ئاماژەمان پێکرد لە ١٧٩ DNA ئەوان دەگەڕێتەوە بۆ ناوچەی هەکاری تا باشووری کوردستان. جگەلەوە ناوی دامەزرێنەری ئاینەکە نازناوەکەی زۆزانیە و زۆزان بە تایبەت وەک ناوچەیەکی جوگرافی دەستنیشان کرا و لە مێژوودا یەک دەگرێتەوە لەگەڵ توێژینەوە زانستیەکەی DNA کە لەسەر ئەوان کراوە. سەرچاوە مێژوویەکان ئاماژیان بە زۆزان کردووە. بۆ نمونە ئیبن ئەسیر سەبارەت بە زۆزان دەڵێت. زۆزان ناوچەیەکی فراوانە لە ڕۆژهەڵاتی دیجلە لە دوورگەی ئیبن عومەرەوە و یەکەم سنووری نزیکی 2 ڕۆژە لە موسڵەوە تا سنووری یەکەمی ئەخلات و سنوورەکەی لە ئازربایجان کۆتایی دێت تا سەرەتای سەلماس و چەندین قەڵای بەهێز لە خۆ دەگرێت کە هەمویان هی کوردانی بەشنەوی و بەختین. سەرچاوی کریسیانەکانی پێش ئیسلامیش ئاماژیان کردووە بە زۆزان بەیەکەوە لەگەڵ ناوچەی داسنی ئێزدیەکاندا کە ئەمە گرێدراوی دوو ناوچەکە و ئاینەکەشت دووپات دەکاتەوە. وەک بینیمان بە پێی DNA دروزەکان ڕێک لەو ناوچەیەوە هاتوون کە ناوچەی زۆزانی مێژوویە کە ئەمە هیچ گومانێک ناهێڵێتەوە. دامەزرێنەری ئاینەکە هەمزەی زۆزانی خەڵکی نزیک هەکاری بووە. جگەل لەو هەموو بەڵگانە لە ناو ئێزدیەکانە ناوی دوو پیر تۆماری هەیە، پیر ڕەکەری زۆزانی و پیر کاڤانی زۆزانی. بەداخەوە جگەل لە ئاماژەکردن بە ناویان شتێکی ئەوتۆ سەبارەت مێژویان نازانێت. بەڵام ئەم ڕۆژکەسایەتی زۆزانی هێشتا لە ناومانی. لەوانە بەڕێز یوسف زۆزانی کە خەڵکی ڕۆژئاوای کوردستانە و بەشداریەکی گەورەی لە چالاکیەکانی بزوتنەوەکانی باشووردا کردو و بنەچەی بنەماڵەکان بۆ زۆزانی باکوور دەگەڕێتەوە. لە سەردەمی ڕابردوودا بەشێکی زۆری کوردەکانی باکوور داکۆکیان لە عەلی و خەلیفەی فاتمی کردووە. تەنانەت عیزی زەریری هەولێری یاخود عیزی نابینای هەولێری کە فەیلسوف بوو و بە بنەچە خەڵکی نووسەیبینی باکوور بوو لە مناڵیدا لە هەولێر گەورە بووە، نازناوی هەولێری وەرگرتووە. سەرڕایەوەی کە بە زەندیق واتە بە بێدین لە قەڵم دراوە، بەڵام خراوەتە ناو خانەی شاعیرانی شیعەوە. ئەوەش لەبەرەوەی کە پشتگیری لە عەلی و فاتمیەکان کردو. ئەو ڕاستیە لە پەیوەندی نێوان دەوڵەتی فاتمی و مەروانیەکانی باکووریشدا ڕەنگی داوەتەوە. ئەم نمونانە ئەوە دەگەێنن کە بە پێی بەڵگەکان لە ڕابردوودا زۆربەی خوێنەوارەکانی باکووری کوردستان هەستێکی کوردی بەهێزیان هەبوو. بەڵام لە ئیسلامدا ئەوان وەک وەستانەوەیەک بەرامبەر بە هاتنی عەرەبەکان پشتگیریان لە خەلیفەی فاتمی کردووە. هەمزەی زۆزانیش هەر لەسەر هەمان بیر و باوەڕ بووە. بەو جۆرە هیچ گومانێک نامێتەوە لەوەی کە هەمزەی کوڕی عەلی زۆزانی خەڵکی ناوچەی زۆزانی کوردستانە و لەوێوە بە پێشینەیەکی کوردی و ڕوانگەی ئاینی کوردی و داکۆکی لە فاتمیەکانەوە چۆتە ئەوێ. ڕێکەوت نییە کە هەمان شێوەی هەڵپەرچەی کوردی لەواندا بەردەوامە و ئەوە لا وێنە کۆنەکانیان دەردەکەوێت کە جلوبەرگیشیان زیاتر کوردی بوو و ژنەکانیان هەر وەک ژنی کورد سەرپۆشی سپیان وەک خۆی هێشتۆتەوە و ڕەنگەکەی ناگۆڕ. لە ڕاستیدا بە درێژایی مێژوو دروزەکان بەهێزتر و کاریگەرتر بوون لە عەرەبەکان لە ناوچەکانی سووریا و لوبناندا. هەر بەهۆی ئەو ڕابردووە مێژوویەوە کە
کە هەتاوەکو ئەمڕۆ دروزەکان ڕێیان نەداوە کە حکوومەتی نوێی سووریا بچێتە ناوچەکانی ئەوان خۆیان دەپارێزن و هەروەها ئامادەن و چەکداریشن بۆ هەموو ئەگەرێک. دروزەکان وەک زۆر گروپی تری سووریا هەز بە مەترسی ئەم حکومڕانیە دەکەن و ئەوان بە ئاشکرا دەسەڵاتی تاک ئاینی ڕەت دەکەنەوە و دژی ئەوەن کە ئەو جۆرە ڕژێمە ئاینیە لەو وڵاتەدا لە دەسەڵاتدا بێت. وڵاتەکە بە درێژایی مێژوو کورد، دروز، ئەلەوی، کریستیان و چەند گروپێکی تریشی تێدا بووە. ناکرێت کتوپڕ حکوومەتەکەی بکرێت بە حکوومەتێکی نیمچە داعشی. هەر لەبەر ئەو هۆکارەش بوو لەم ڕۆژانەدا سەرکردەی ئاینی دروزەکان لە سووریا، شێخ هیجری نیگەرانی خۆی خستە ڕوو سەبارەت بە ڕووداوەکان و ئەو گوتی کە ئەوان قبوڵی حکمی ئاینی ناکەن و داوای دەستورێکی مەدەنی دەکەن. دروزەکان لە سووریا ژمارەیان نزیکی 800,000 بۆ ملیۆنێکە و لە لوبنان نزیکی 9 ملیۆن و لە ئیسرائیل 133,000 و لە ئوردنیش نزیکی 20,000 کەسێکن. ئەوانەی سووریا سنووریان بە ئیسرائیلەوە. واتە ڕاستە ژماری دروزەکان لە سووریادا زۆر گەورە نییە، بەڵام مێژووی دەسەڵاتیان لەو وڵاتەدا هەیە و پێش ئەوەی کە سووریای نوێ دروست ببێت، بنەماڵەی ئەترەشی دروزیەکان گەورەترین دەسەڵاتداری وڵاتی سووریا و لوبنان بوو. دروزەکان لەبەرەوەی کە سنووریان لەگەڵ ئەلەوی و کوردانی ڕۆژئاوادا دوورە، دەنا دروستکردنی بەرەیەکی بەهێز ئەو کات زۆر ئاسانتر دەبوو. بەڵام ئەم حکوومەتە نوێی کە هاتۆتە سەرکار، زۆرینەیان پێشینێکی داعشی و قاعیدەیان هەیە و دنیا لە ڕوانگەیەکی تەسکی خۆیانەوە دەبینن. ئەوە وا دەکات کە دروز و کورد و عەلەویەکان هەز بە پێویستی نزیکبوونەوە لە یەکتر بکەن لە داهاتوودا، بە تایبەت دروزەکان. ئەگەر دروزەکان هەز بە مەترسی بکەن لەسەر بوونیان، سنووریان لەگەڵ ئیسرائیلە و دەشێت سوود لەو هەلە وەربگرن بۆ پاراستنی کۆمەڵگەکەیان لە مەترسی ئەم حکوومەتە نوێ کە زۆر لە ئەندامەکانی پێشینێکی تونڕەویان هەیە. دروزەکان کوردن و ئاینەکەشیان کوردیە. هاوبەشی ئاینەکە لەگەڵ ئاینەکانی ئێزدی و یارساندا لە زۆر ڕۆ دەکەوێتە ڕوو. سەردەمانێکیش خاچی ئەوان گرێدرایی خاچی کوردستان بوو. بەڵام لەگەڵ سەردەم و دوای دروستکردنی دەوڵەتە عەرەبیەکان لەلایەن ئەوروپیەکانەوە، ئەوان لە کوردستان دابڕێنراون و ئەمڕۆ وەک خەڵکێکی نامۆ بە کورد دەکەونە ڕوو. ئەوانیش بۆ مەبەستی خۆپاراستن و لە ترسی هەڕەشەی دەوروبەر ئەمڕۆ ناسنامەیەکی عەرەبیان بۆ خۆیان داناوە. کوردبوونی ئەوان لە ڕاستیدا هەر بە قسە نییە، بەڵکو دامەزرێنەری ئاینەکە هەمزەی زۆزانی کورد بووە و بە پێی زانستی بۆ ماوەیی ئەوان کوردن. هەروەها میرە بەناوبانگەکانیان یەکێکیان جان پۆڵا و ئەوی تریان ئامێدیە. ئەمانە ناویان بە کورد تۆمار کراوە و یەکێکیان ماناکەی جان پۆڵایە و ئەوەی دووەمیان خەڵکی ئامێدی. ناسینی دروزەکان ئەوەمان بۆ دەخاتە ڕوو کە سەردەمانێک کورد لە کوردستانەوە هەتاوەکو میسر کاریگەری هەبووە. ئەو کاریگەریە هەتاوەکو سەدەی 20میش بەردەوام بووە. لە ڕاستیدا دروستکردنی دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەدەی 20دا گەورەترین زیانی بە کورد گەیاندووە. لە ئەنجامدا هەڵە تێگەیشتنی لەسەر ئەم نەتەوەیە دروست کردووە و هەروەها نەتەوەیەکی عەرەبی خەیاڵی فوتێکراویشی هێناوەتەکایەوە. بەرنامەی خۆناسین لە هەر ئەڵقەیەکدا دەیەوێت ئەو مێژوە شاراوە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.